سامان محەممەد حەسەن پێشمەرگەی جاران و ئێستاش بەرپرسێکی باڵای پۆلیسی هۆڵەندا. Ik ben 18 jaar geleden als vluchteling naar Nederland gekomen. سەرپەرشتیاری نوێکردنەوەی دەستگای پۆلیس لە وڵاتە. هاوەنی پرۆژەیەکیش بۆ پۆلیسی کوردستان، بەڵام تاوەکو ئێستا بێئەنجام. ئەم جارە لە بیگ ستۆریدا سامان چیرۆکی گەورەبوونی خۆی دەگەڕێتەوە. بۆم هەیە دەوقەت لەگەڵ بکەم؟ سڵاو عەزیز. بەڵێ ئەوە ئیشی ئەمەیە. ئێمە زۆر باش ئەتوانین دزەکان دەستگیر بکەین. دەتەوێت تۆ شکە گەورە بوویت ببیتە پۆلیس. ئەم بینایی دەبینن بەڕێوەبەراتی پۆلیسی باکووری هۆڵەندایە. من وەکو یەکێک لە بەڕێوەبەرانی ئەم دەستگایە لە ئێستادا کار دەکەم، بەڵام ماوەی 18 ساڵ لەمەوە پێش هەر لەم ڕێگەیە و لەم دەرگایەوە وەکو ئاوارەیەک لە کوردستانەوە کە ئەو کاتە لەبەر کێشە و شەڕی ناوخۆ ئەو کێشانەی لە کوردستان هەبوو بەداخەوە ئاوارە بووم و هاتمە وڵاتە. لەبیرم دێت کاتژمێر 5 عەسر بوو لەگەڵ هاوڕێک و لەگەڵ ئازیزێک کاک ئاری هەرسین و هاوڕێکی ترم هاتین لێرە خۆم تەسلیم کرد وەکو کوردێک. لەوانەیە سۆتفە بێت، لەوانەشە سۆتفە بوونی نەبێت کە ئەم ڕۆک و بەڕێوەبەری پۆلیس یەکێک لە بەڕێوەبەرەکانی پۆلیسی ئەم دەستگایە لێرە کار دەکەم و بە هیوای ئەوەی بتوانم خزمەتێ بکەم وەک چۆن لە ڕابردووە لە کوردستان و ئێستش لە وڵاتی دووەمە کە هۆڵەندایە خزمەتێ بکەم. Wat fijn dat het toevallig hier tegenkomt. Ja. بەیانیان کاتژمێر 7:30 و پاشەوەی مناڵەکان دەبم بۆ قوتابخانە، لێوە دێمە سەر ئیش. ئەتوانم بڵێم سەعات دەوری 8 هەموو بەیانیەک دێمە سەر ئیش. ئیشکردن لێرە بەگشتی ئەتا سەعات 4:30 بۆ 5، بەڵام بۆ هەندێک کەس بۆ حاڵەتی من وایە گەر هەندێک لێپرسیاوەتی و هەبێ زۆر جار ئەبێ بە سەعات 6 ئێوارەیان 8 شەو یان زۆر جارێکی تۆ ماڵەوە بۆ ئیسراحەتێ بۆ ناخواردنیان شەو کۆبوونەوە هەیە. کوردستان یان ئاڵاکەی بۆ مشتێکی زۆر زۆر تایبەتیە، لەبەرەوەی من ماوەی 20 ساڵێکە لە ئەوروپا ژیم، بەڵام لۆ ڕۆژەوەی کوردستانم بەجێهێشتووە لە شولار هاتووم و لە هۆڵەندا ژیم، بەڵام بە ڕۆحیانەت لە کوردستانم هەموو کاتێک لە کوردستانم و دڵنیاشم ڕۆژێ لە ڕۆژانیەت من لەم وڵاتە نامێنمەوە گەڕێمە کوردستان و کاتەکە کەیە نازانم، لەبەرەوەی من زۆر زۆر بەختەوەر و دڵخۆشم لە ژیانم کە دوو وڵاتم هەیە، هۆڵەندایە و کوردستانە، بەڵام بە دڵنیایە و کوردستان و شوێنەیە من تایە گەورە بووم، هەتا تەمەنی 23 ساڵی تایە ژیاوم، هەموو دۆست و خزم و کەس و کار و خۆشەویستەکانم لەو وڵاتەیە ژینە تا ئێستا. لە هۆڵەندا ڕوودبە گرنگ نییە، کار گرنگە، لێپرساوێتی گرنگە، ئەو کارەی کە ئێکەی نەبەستراوەتەوە بڵین لە هەموو حاڵەتەکانە نەبێت لە 150 نەبەستراوەتەوە بڵین بە ڕوودبەکەتەوانێ. من سێ کاری سەرەکیم هەیە. یەکێک لە گرنگترین کارەکانم ئەوەیە نوێکردنەوەی دەستگای پۆلیسە بۆ داهاتوو. ئێمە پێڵێن خۆ ئامادە بکەی بۆ پۆلیسی سبەینێ. ئەمە چۆنەکەی چەند پرۆژەیەکمان هەیە، نزیکی 22 پرۆژەی جیاجایە، من سەرپەرشتیاریەکەم. طبعا ئەم پرۆژانە خەڵکانێکی زۆر ئیشی تیاوکای با بەڕێوە بە ڕوتبەی جیاواز بە شارەزایی جیاواز، بەڵام من سەرپەرشتیاریانەکەم. بەشێکی زۆری پرۆژەکان لە باکووری هۆڵەندایە و بەشێکیشی ناشویناڵە بڵێن بۆ هەموو وڵاتەکەی. ئەمە یەکێکە لە ئیشەکانم. ئیشێکی کەم ئەوەیە کە من دەستگای پۆلیسی هۆڵەندا وا دروست کراوە کە ئەتوانم بڵێم لە 130 پۆلیس ئەوەیە کە تۆ لەسەر جادەی بینیت بەجلی پۆلیسیەوە، لە 170 ئەوانن کە تۆیان نایان بینیت لە دەستگای جیاوازە ئیشەکەن بۆی شەو و ڕۆژ خەریکن زانیاری کۆبکەنەوە بیان بەو لە 130 بۆی ئیشی سەرجادە بەباشی بڕوا بڕێەوە. ئەم بەشەی کە بڵێن خەڵک نایبینێت دەستگایەکمانێک کە پێڵێن دەستگای زانیاری کۆکردنەوە بە گشتی یعنی لەسەر بڕینی ماڵان تا حادیسەی سیارە ینی شتی گشتی بەڵێ
5 بەشمان هەیە من سەربەرشتی بڵێنێکێک لە بەشەکانەکەم ئەگەر هەچ دەستگایەکی پۆلیس دەم وڵاتەیە پێویستی بە زانیاری هەبێ ئێمە خێنە بەدەستیان. ئیشی سێمم ئەوەیە کە ماوەی تقریبان 3 ساڵە دەستگای فیدرالی پۆلیسی هۆڵندا کۆمیسیەکی دروست کردووە لە 12 کەس پێکاتون. ئیشی ئەم کۆمیسیە ئەوەیە کە هەموو ئیشوکاری ئاوارەکەیەتە ئەم وڵاتەوە نەکەر ئێرە بڵین ئێمە چەند جزیرەیەکمان هەیە کە لە جنوبی ئەمریکاوە نیە لە ئەنتێلە و لەمانە ئەم 12 کەس ئەم کۆمیسی با بڕێوە. من بە نوێنەرایەتی بڵین پۆلیسی باکوور ئەندامم لەو کۆمیسیەیە کە هەچ بڕیارێک ئەیرێ لە هۆڵندا لەسەر ئاسی هۆڵندا و لە دەرەوەی هۆڵندا کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ بڕیارەکە لەو کۆمیسیەوە دەرەچێت. ئەم پیاوە بەرپرسیاری سامانە لە دەستگای پۆلیسدا. ئەو شانازی بە ئەفسەرە کوردەکەەوە دەکات و بۆمانی ڕوون دەکاتەوە کە بۆچی سامان تایبەتە. سامان لەبەر سێشت بۆ من گرنگە. یەکەم وەک مرۆڤ کەسێکی داهێنەرە بۆ وێرە و ڕیسک دەکا. هەروە شارەزایی لە زۆر کولتوری جیاوازدا هەیە بێگومان بە کولتوری هۆڵندیشەوە. دومیش ئەوەیە کە ئەو سەرکردەیە کە دەتوانێت لە بوارەکەی خۆیدا نوێگەرایی بکات و کاتێک گۆڕانکاری دروست دەبن دەتوانێت ئەو گۆڕانکاریانە بە شێوەیەک ڕوون بکاتەوە کە دەستگای پۆلیس باشتر بتوانێت کار بکە. ئەو دەتوانێت لە نێو دەستگاکەدا خەڵک بخاتە دوای خۆی هەم لە بواری پیشەیدا و هەم لە بواری تێڕوانینیان بۆ کۆمەلگا. ئەمەش بۆ من یەکجار گرنگە. بۆیە بۆ توانایەوە داوام لێکرد کە بێتە سەرپەرشتیاری پرۆژەیەکی نێوخۆی دەستگاکەمان بە ناوی هێزی جیاوازی. دەستگاکە ئێمەش پێویستی بە بایەخ پێدانە چونکە سیستەمەکەمان سیستەمێکی هۆڵندی کۆنە و دەبێت لەگەڵ کۆمەڵگەدا وردە وردە بیگۆڕین. کەواتە سامان بەو سێ شێوازە هاوکاریمان دەکات هەم وەک کەسایەتی خۆی و هەم وەک شارەزایەکی بوارەکەی خۆی و هەمیش لە پرۆژەی هێزی جیاوازدا. لە هۆڵندا سیستەمێکمان هەیە سیستەمی کە لە جیهانە ناساوە بە پۆلیسی کۆمەڵگەیی. ئەم سیستەمە لە ساڵی 1970کانە لێرە لە هۆڵندا دروست بووەوە. هۆڵندا پۆلیسی هۆڵندا لە جیهانە بەم شتە بەناوبانگە لەبەر ئێمە پەرەمان پێیاوە بە نوێکردنەوەی. بیرۆکەی پۆلیسی کۆمەڵگەیی لەوە دروست بووە کە لە هۆڵندا هەموو 2500 هاوڵاتیەک لەگە ڕێکێکە یان 3000 کەس لەگە ڕێکێکە ئەفسەرێکی پۆلیسی تایبەت بەخۆی هەیە. ئەم شتە لە کوردستان لای خۆمان تقریبا وەکو مختارە ئیشوکاری مختارە بەڵام لێرە ئیشوکار ئەم پۆلیسێکە لەبەرەوەی پۆلیس سەرچاوی زانیاری کۆکردنەوەی زانیاری بەخشینیشە بە هاوڵاتی. بۆیە ئەم سیستەمە ئێمە پەرەی پێین با بڵێن ساڵ بە ساڵ نوێیەکەینەوانێ لەبەرەوەی بڕوامان بۆ هەیە کە بۆ ئەوەی ئاساییشی کۆمەلگا بپارێزی و خزمەتی خەڵک بە باشی بکەی ئەبێت لە هاوڵاتی و لە کۆمەلگەوە نزیک بیت. نزیکیەوە نییە لە دایری پۆلیسە لە ناو سیارەی پۆلیسەوە تۆ مەرحەبایی هاوڵاتی بکەی. نزیکیەوەیە کە ئەفسەرێک تایبەت بەخۆیان لە ناو گەڕەکەکەیە بە نوێنەرایەتی پۆلیس و حکومت لە ناو هاوڵاتیە. بۆیە هاوڵاتی هەچ پرسیارێ هەچ کێشەیە هەر ئیشێکی هەبێت توانین لە ڕێ ئەم پۆلیسەوە بیکە بە پێچەوانەشەوە ئەگەر پۆلیس هەچ پرسیارە ئیشێکی هەبێ ئەتوانێت لە ڕێ ئەم ئەفسەرەوە لە ناو کۆمەلگایە بیکە. مناڵێک لە دایکە بێت لەو گەڕەکەیان پۆلیسا زانێ کوڕێکی گەنج متەتەڕیفە بێت پرۆسەکەی لە بیدایەتەوە ئەم پۆلیسا زانێ. شەریکەیەک لەوێ هەیە چەند کەس ئیشی تیاکە ناوەکەی چیەکێ ئەم معلوماتە هەمووی لا ئەم هەیە. ئەم حەڵەقەی وەسڵی حکوومەت و پۆلیس و کۆمەلگایە. پۆلیسی هۆڵندا تا ئێستا بۆ 14 وڵاتی کە ئەم سیستەمەی دروست کردووە هاوکاری کردوون لەبەرەوەی هەتا بێ زیاتر پۆلیسی وڵاتان بڕایان بەوەیە کە ئەمە باشترین سیستەم بۆی لە هاوڵاتیان نزیک بێ. بۆ نمونە فەڕەنسا پۆلیسی فەڕەنسا بۆیە بە هەموو مێژووی کۆنتاکت و پەیوەندیی خراپی لەگەڵ هاوڵاتی خۆیان هەیە لەبەرەوەی ئەم سیستەمەی نییە و بڕاشی پێ نییە. ئەڵێ ئێمە بەهێزەوە توانین یاسا بەقەرار بکەین بەڵام لە ساڵی 2010 بۆمان دەرکەوتووە کە کۆمەلگا ناتوانانی بە زەبری چەک و بەهێز ئەبێ لێ نزیبیت و لی تێپێ بۆی کێشەکانی بۆ هەیە. حەزم دەکرد هەموو کەس لە گەڕکدا بناسم بەڵام ئەمە نەعەمەلیە و نەدەشکرێت. خۆی دەبێەوە بەرهێنان بکەیت لە تۆڕی پەیوەندیەکانەدا بەڵام ئەمە پرۆسەیەکە کە چەندین هەفتە و مانگ و ساڵی پێویستە. هەندێک جاریش هەر زوو خەڵکەکە دەناسیت و متمانەکە دروست کردووە. دەبێت لەوەشدا واقعبین بین کە هەندێک کەس دەیانەوێت قسە بۆ پۆلیس بکەن و هەندێکی دیکە کەمتر دەیانێت ئەوە بکەن. بەگشتی پۆلیسی هۆڵندا و پۆلیسی کۆمەڵگەیی کراوەیە خەڵک دەیگاتێ و دەتوانن قسەی لەگەڵ بکەن. هەرچەندە جلی پۆلیسی لەبەر نییە بەڵام ئەم خانمە یەکێک لە نزیکترین ئەفسەرە هاوڕێکانی سامانە کە وەک خۆی باز دەکات
باش دەیناسێت. من زۆرتر سامان وا دەبینم کە هەردوو جیهانەکەی پێکەوە کۆ کردوێتەوە چونکە زۆر پەیوەندیمان پێکەوە هەیە ئێوارانیش هەم سەبارەت بە ئیش و هەم سەبارەت بەو شتانەی کە بایخیان پێدەدەین قسە دەکەین. من دەزانم و دەبینم و دەبیستم کە سامان وەک چۆن بەردەوام دڵی لە لای کوردستانە ئاواش دڵی لێرە لە هۆڵندایە ئەو هەم مەڵباتی لە کوردستان هەیە و هەم لە هۆڵنداش هەیەتی بۆیە ئەو دەبێ ئەو دوو جیهانێک کە هەیەی پێکەوە بیبەستێتەوە بۆ دوو جیهانەش دەتوانێت ئیشەکەشی بەباشی بکات چونکە ئەو دەزانێت زیاتر لە جیهانێک و زیاتر لە گۆشە نیگایەک بۆ ئەو جیهانانە هەیە کە دەتوانێت تێیاندا کار بکەیت بۆیە ئەو شانازی بە کوردبوونی خۆیەوە دەکات و هاوکات دەبینیت کە شانازی بە هۆڵندی بوونی خۆشیەوە دەکات. کاک من ئێسێمە لە کولیەی شوڕتەی دراختنین من ساڵی 2009 لێرە خوێنم تەواو کردووە و چەند مامۆستایەکی باشم هەبوو کە پەیوەندیەکی زۆر باشم بوو لەگەڵیانە یەکێک لەوانەی کە زۆر شتی لێ فێر بووم خیرات فرۆمە یەکێک لەو مامۆستایانە لە چەند ساڵی ڕابردوو کە من بە پلەی جیاوازیان کاری جیاواز لەناو دەستگای پۆلیسا ئیشم کردووە بەڵام ساڵی چەند جارێک گەم لێرە وەکو دەرس بە ئەو قوتابێ تازە ناڵێمەوە بۆیە پەیوەندیمان هەموو کاتێک هەرماوە هەمووەکو ڕەفیق هەمووەکو مامۆستا و قوتابی تا ئێستا پەیوەندیمان ماوە کە ئێستا هەندێک جار من وەکو مامۆستا لە تەنیش ئەو بڵین دەرسەڵێمەوانێ تایبەت بوونەکەی ئەوەیە کەوە کۆچبەر هاتوۆتە هۆڵەندا و خۆی پێش خستووە تا ئاستی ئەفسەری باڵا ئێستاش یەکێک لە سەرکردەکانی نێوپۆلیسی هۆڵەندایە ئەوەش بۆیە تایبەتە چونکە هەموو ئەوانەی لە ماوەیەکی کووردا کردووە سامان زۆربەی جار لە پۆلدا لە ڕزی پێشەوەدا دەنیشت و نەیدەویست هیچی لە کیس بچێت کەسێکی ڕەخنەگەر بوو زۆر جاریش لە پۆلدا ڕۆلی سەرکردەی دەگێڕا و ئەوانەی بێدەنگ دەکرد کە نیان دەویست گوێ بگرن مەشقی جیاواز هەیە مەشقێکمان هەیە کە بەیانی پۆلیسێک بۆ ئەوەی دیپلۆماتی وەرگێ ئیمتیحانێکە ئیمتیحانەکە کرێت لە چەند بەشێک پێهاتوە بەشێکیانەوەیە کە لە نزیکەوانێک کەس لێ و نزیک بێت و دەمانچەیان ئەگەر چقۆیەک دەربێنێت چۆن تۆ چۆن یەکسەر ئەم کەسە بەرەنگاری بیتەوە بە تەقەکردنە لەبەرەوەی وەک پێشتر باسم کرد بڵین دەمانچەی پۆلیس بەردەوام فیشکی لەبەرایە یعنی تۆ کاتی پێویست ناکە بیلۆ بکەیتەوە میل بێنیتەوە توانی بڵێن اینجا هەنگاو بە هەنگاو دوو دەکەویتەوە هەتا تقریبان 12 مەتر فێری ئەواکری کە چۆن بڵین فیشک بنێ بە ئەژنۆکانەوە فێری ئەواکەی کە چۆن بینێ بڵین بەم بەشەی جەستەوانەیە کە ناسکۆمانەیە بەڵام لێرە فێریەوە ناکری کە فیشک بنێ بەسەری کرد لەبەرەوەی هەر وەکو کولتورێکی ناشینێتە بەڵام تۆ ئەگەر فێری بتوانێ ئەو شانێ باش بپێ ینی ئەگەر پێویستکات طبعاً ئەوەش توانێ بکات بەڵام لەوە گرنگەوەیە بەشی ئەم پەیوەندی بە ئیمتیحانەکەوەیە بەس کاتی ئیمتیحانەکە وەرەگرن و هەمویان بڵین لە نیشانەکەیانەوە ئیمتیحان مەشقێکیان پێیەک لە بواری تێرۆریسم بڵین چۆن تەقاکەی لە بواری ئەگەر لە پشتی سیارەوە بێ زۆر جار ئەم شوێنی کە بینن سیارە ئێنە ئێرە لە بەرۆی لەو تەنیشتەوانێ شوێنەکەیە بڵین نەتوانی سیارە لە قاتی سەرەوە بێنە ئێرە لێرە لە ناو سیارە و تەقە بکەین یان ناو سیارە و چۆن تەقەولێکێت و سیستەمێکی باشیان هەیە ئەوەی کە بینیت ئەتوانن فلیم لێبن کە تۆ بە حساب لە ناو بازاڕە ئاڕۆیت لە پرتەقەولێکە یعنی ئەوە نیە بۆی ئەو شتانە بجوڵێن بەڵێ اینجا وەکو ئەمە ئێسەکەوەی بیننەوە نیە ئیمتیحانەکەیان ناوە بەڵام مەشقی جیاجیاکەن بۆی لە حاڵەتی زۆر جیاوازە بتوانن تەقە بکەن لێرە ئەم فیشەکەی بەکارێت سەرەکەی پلاستیکیی پرتەقاڵی پێوەیە ئەم فیشەکە کە پۆلیس بەکارێت وا دروستکراوە کە تەقە لە کەس بکەن فیشەکە یەک کەسەکەوێت لەو دەرناچێ ئەمەیان کردووە بۆی کاتێکە کەرتەقە لە یەکەکەن بەستی کە مەشقیان لەسەر ئەیانوێت
تەقەی لێ بکەن فیشەکە لەو دەرنەچێ بە کەسێکی بێتاوانی کە بکەوێت و ئەم فیشەکەش بەڵێ ئەم فیشەکە ژوا دروستکراوە کە بەر ئەو کەساکەوێت ئامانجەکەیەوەی ئەو کەسە بوەستێنێ کەواتە ئەم فیشەکە نەک هەر نایکوژێ بگرن ناتەقێتەوە و یان لە پشتەوەی دەرچێ و کونی تێکاتۆمانە بەڵام بە تەکید ئێوەستێنێ یعنی ئەو نییە بۆ هەیە بەر دڵی بە ئەمانێکی بیکوژێ بەڵام فیشەی تا بڵین سەلامەتە لەبەرەوە دروست نەکراوە مەبەستەکەەوە بێ ئینسانی پێ بکوژێت جێپەنجەت ئەوەندە دیار بووە لەسەر کۆمەلگای هۆڵندی کە پادشای هۆڵندا داوای کردووە بتبینێ چاوی پێکەوتووی ئەوە چۆن بوو؟ ئەوە لێرە لەم وڵاتە کللتورێکی جوانیان هەیە کە پادشای هۆڵندا و خێزانەکەیان بەگشتی نەک بڵێن پاشاخۆی هەموو چەند ساڵجارێک ئەیانوێت چەند کەسێکی ئەم کۆمەلگایە ببینن کە شتێکیان بۆ کۆمەلگاکە کردبێت ئەیانوەکو سوپاسی بکەن بەڵام سوپاسەکە ئەوەیە کە کاتێک بەیەکەوە بەسەربرن مثاڵی ئەم ساڵ پەیوەندی پێوە کراوتیان ئێمە لە دەستگایەکی تایبەتی ئەوانەوە پەیوەندیان پێوە کردم وتیان ئێمە داوەتنامەیەکە بۆ نێرین سوپاست دەکەین کە یەکی شیرەوانەی خزمەتی ئەم وڵاتت کردووە لەگەڵ 30 کەسیکە تقریبان 30 کەسیان داوەت کردبوو بۆ ماوەی 4 سەعات لە ماڵی مەلیک لەگەڵ خێزانەکەیە و لەگەڵ دایکی ئەومانە کات بەسەرەبەن و وەکو سوپاس نامەیەک منیش بەڕاستی خۆشە لەسەرێکەوە کردم بەوەکو سرعات پێم وتم تەلەفۆنەکە بە غەڵەت نەکردووە وتم لەوانەیە نانە تۆ جەنابەت سامان حەسەنی تەلەفۆنەکە غەڵەت نییە بەرحاڵەوە بوو لە شانزەی یەک لەگەڵ چەند هاوکارێکم چوونە ئەوێ لە بڵێن لە قەسری مەلیکی بە خێراتنێکی جوانیان کردین کە خێزانەکەیان بەیەکەوە بوون و هەموو کابینەی حکوومەتی هۆڵندیش لێ بوون لەگەڵ سەرۆکی پەرلەمانەوانە لێ بوون نزیکەی 4 ساعاتێک بێکەوە بووین 4 ساعات لەگەڵ شای هۆڵندا 4 ساعاتێک کاتی ڕوودەدات لە هۆڵندا زۆر کەمە ئەو شتە بەڕاستی من خۆشم سەرسام بووم بۆی کە ساعات 3 چوینە ئەوێ تقریبان بڵێن 3 پاژنی ڕۆ کە چوینە ئەوێ هەتا 7:30 لێوێ بووین کە دیداری شا دایمەن زۆر کورتەوە بەڵام ئەمە زۆر درێژخایەن وەشتەکەشیان زۆر جوان ڕێخست بوو لەبەرەوەی ئەو چەند کەسی کە داواتیان کردبوون وایان ڕێخستە بوو کە هەموو چەند دقەیەک هەموو چارێکی 20 دقەیەک هەر لەنا ئەو شوێنە گەورە جوانەیە بتوانین لەگەڵ چەند کەسێکیە قسەکەی اینجا سوتفەیەکی وە ڕوویە سەرۆکوەزیرانی ئێرە وەستاون بەیەک و قسەمانەکرد لەگەڵ جەنەراڵێکی سوپای هۆڵندی منیش پرسیارم لێک وتم ماوەیەک لەمە پێش لە کوردستان بوویت بۆ نیە لە وڵاتکەی وتم شانازی پێوەکەم وتم پێوە چۆن بووتی وڵای زۆرم پێخۆش بووتی زۆر سوپاسی ئەوە نیە پێشمەرگە کە ئەو شەڕاکات لەگەڵ داعشاومانە کەوتینە قسەومانە سوتفەیەکی سیر بووتی هینە من تەواان وەکو پێم وتی زۆرم حەز لە گۆڕانکاریە بە بەردەوام لە بیرکردنەوەی ئەوام کە شت چۆنەوە نیە گۆڕانکاری بەسەرا بێنیت وتی هینە وتی ێزانی ئەوارەیەکی خۆشەوە بێکەوە ئەوە قسە بکەینەوەمانە پرسیاری هینێکی لێکردم من پرۆژەیەکە بە وەختی خۆی کە من سەرپەرشتیار مەکرد پرۆژەیە و کە دەستگای پۆلیس ئەندامانی پۆلیس چۆن نوێ بکەینەوە کە خەڵکی کە بێنینە ناوە یعنی هەمووی هەر هۆڵندی نەبێت ئەو نیە کورد عەرەب تورک مەغریبی لەبەرەوەی کۆمەڵگاکەش لەوانە پێکهاتووە وتی زۆر معجیبم بۆ فکرێ و ئەو نیە تەواان لەوە پێش خوێنویانەتەوە تۆ چیت و ئەمانە وتی ئەبێەوە بۆ هەموو هۆڵندا بکەین وتم نا بەدڵنیایە واکەینەوە نیە بەجارێ من لە پۆلیسەوە ئەمە بکەین وتی باشە بۆچی تەکلیفە لەکەم بۆچی نایێتە حیزبەکەی منەوانەوە نییە ئێمە لێرەوە توانین شتی باش بکەینەوەمان ویستم نانە سوپاسەکەم وتم تۆ کابرایەکی زۆر خۆشەویست و مەحبوبی بەڵام حیزبەکەی تۆزیە دوورە لە بیر و بۆچووینی منەوانێ بۆیە منە ئیشەکەی خۆم لەناو پۆلیساکەم ئێستا خەڵک مەسای و بینەرانەی کە ئێمە دەبینن ڕەنگە بە تایبەتی خەڵکی شارەکەی خۆت سلێمانی ڕەنگە بڵێن کاکە تۆ کوڕی شاری لێرە گەورە بووی شتی زۆرت کرد بۆ هۆڵندا وای لە هات مەلیکی هۆڵندا داوات دەکا بتبینێ سەرۆکوەزیران دەڵەوەرە حیزبەکەی من حیزباتی لەگەڵ کردی بەس چیت بۆ شار کردووە چیت بۆ کوردستان کردووە من کاکە من لێرە لە هۆڵندا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە زۆر بە شانازیەوە ئەڵێمەوە بە تەواضعەوە بە ئەتوان بڵێم بە سەدان نەک بەدەیان کەیسی جیاوازی کورد کە لەم وڵاتەیە هەبووە لە بڕۆی لێرە 7,000 کوردەژی لە وڵاتە توانیمە خزمەتەکە بچووکیش بێ خزمەت بکەم بەڵام ئەوی زۆر بەڕاستی بەلامەوە گرنگ بووە خزمەتی کوردستان چۆن بکەیت کە من بڕوای مطلقم بەوە هەیە کە ئێمە لە کوردستان خەڵکی زۆر باشمان هەیە کاتمان هەیە بە گوێرەی توانە پارەمان هەیە بۆی ئەو سیستەمانی لە کوردستان هەیە باشی بکەین بە تایبەتی لە هێزەکانی ناوخۆیان هەر بۆیە من ماوەی 5 ساڵ لەمەوە پێش پرۆژەیەکم
اقتراح کرد بۆ کوردستان بۆ وەزارەتی ناوخۆ پرۆژەکە پێک هاتبوو لە دروستکردنی دامەزراندنی سندیکایەکی پۆلیس بۆ کوردستان یان بۆ هێزەکانی ناوخۆ لە زاخۆوە تا خانەقین و لە هەمان پرۆژە نوێکردنەوەی دەستگای پۆلیس بۆ ئەم سەردەمە چکە دەستگای پۆلی لە ساڵی 1922ەوە نوێ نەبووتەوە لە کوردستان لە دوای ڕاپەڕینەوە چەند گۆڕانکاریی بەسەر هاتووە بە زیاتر شتی شکلین سیارە و جلوبەر گۆمانە بەڵام ناوەڕۆک و سیستەم گۆڕانکاری بەسەرا نەهاتووە بۆیە بە خۆشحاڵیەوە ئەو کاتەکە اقتراحەکەم کرد جەنابی وەزیری ناوخۆ کاکەریم سنجاری بەڕاستی پێشوازی لێکرد و زۆری پێخۆش بوو هەر بۆ بوارە دوو جار سێ جار چەند لیژنەیەکی هۆڵندیمان لێرەوە برچکە من بەڕاستی دووسێ ساڵێک لۆبیم بۆم ئیشە کردبوو لێرە بە حکمی و عیلاقاتانێک کە هەمە هەستاین دووسێ لیژنەمان بردە کوردستان لەوێ بۆی لە نزیکەوە لە باڵاش بوونەوەی بەڵێ خەڵکی لە باڵا بوون کە هاتینەوە قەنەعەتیان بۆ کروتیان ئێمە بۆ 16 وڵاتی جیهان لە زمنیەوانەیە باشووری ئەفریقا کە بەس مەساحەکەی بەقەدەر هەموو ئەوروپایە ئەم شتەمان کردووە لەبەرەوەی سندیکای پۆلیسی هۆڵەندا کۆنترین سندیکایە لە جیهانە کە 111 ساڵ لەمەوە پێش دامەزراوە بۆیە ئێمە ئەمانەوێ کوردستان بگرینە خۆمان ئەم شتێ بۆ بکەین بۆ ماوەی 15 ساڵ بەبێ بەرامبەر ئەم خزمەتیان بکەین بە شەرتێک ئەگەر شتەکە بۆ حکوومەت و دەوڵەتی کوردی بێ نەک بۆ حیزبێکی معەن حکوومەتی کوردی بۆ حکوومەتی کوردی ئەبێ دەوڵەتمانیە بەڵام بۆ حکوومەتی کوردیەوەی کە هەیە منیش بەڕاستی فکرەکە لە کوردستان زۆر بەخێرهاتنیان کرد ئەوە بوو چەند چاوپێکەوتنیەکمان بۆ جەنابی وەزیری ناوخۆ بۆ بەڕێوەبەری پۆلیسی ئەو کات کە لیوە عەبدوڵڵا بوو بۆ حاکم تاریخ کە ئەو کاتە مدیر عامی وەزارەتی ناوخۆ بوو حاکم سەردار بۆ کاک برزووکە لە پۆلیسی ئینتەرپۆل هێنامانە هۆڵەندا لێرە خەڵکیان بینی لە جێگری وەزیری ناوخۆ مدیری شۆڕتەی عام هەموو ئەم وڵاتەوەی کە پێویست ببینیان لە هەمویان گوێیان لێبوو کە ئێمە ئەمانوێ هاوکاری ئێوە بکەین وەکو هاوڕێک دوور لەوەی کە ئێوە دەوڵەتان نییە و عێراق و چی ئەمانە ئەمە هەمووی بە دۆکۆمنتە ئەم شتانە کاتێک کە چوینە کوردستان دەستکەین بە ئیشەکە دوو کێشەمانە بوو کێشەی سیاسی من داوام لە جەنابی وەزیری ناوخۆ کردم کاکەریم ئێمە پێمان خۆشە لە هۆڵەنداوە لەگەڵ هەموو حیزبە کوردستانەکان دانیشین ئەوەی لە کوردستانە بۆی بزانین پشتگیری هەیە بۆم شتە چکە ئێمە بڕوامان بە فکرەی سمارتەیە ئەبێ نییە تۆ کاتەکە و باش بێ پارەکە و باش بێ هەموو شتەکان بەیەکەوە هەبێ اینجا توانی سەرکەوتونی لە هەمان کاتە هەستین لە زاخۆ بۆ خانەقین لێکۆڵینەوەمان ناو دەستگای پۆلیسا کرد لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی شارەکان لەگەڵ کولیەی شوڕتە لەگەڵ پۆلیسەکان لەسەر جادە بزانین ئایا کەس هەیە ئەم بیرۆکەی پێ باش بێ بۆمان دەرکەوت لە 100 خەڵکەکە ئەوێ خەوی پێوە بینێ هەستین بە جەنابی کاکەریم ئەمەی زۆر پێ باش بوو تەنانەت بێت چەند سیمینارێ بکەن بۆی ئەم شتە خەڵکەوە نیە فێری بێ هەستین دانیشتنمان لەگەڵ جەنابی ڕەحمەتی کاکنۆشینەوە مستەفا کرد مەکتەبی سیاسی یەکێتی بە سەرپەرشتیاری کاک حاکم قادر ینی ئێوە لەگەڵ هۆڵندیەکان پێکەوە چوین دانیشتین لەگەڵ هێستار هۆڵندی بڵین لەو کەیسەدا بەتاکید من وەکو کوردیەکەمم ناکرد وەکو کابرایەکی هۆڵندی کە هاتوین لەگەڵ لیژنێکەمە بکەین مەکتەبی سیاسی پارتی دیموکراتیکۆن لەگەڵ کاک فازڵ میرانی حیزبە بڵێنەوە نیە ئاشووری و تورکومانۆمان لەگەڵیان دانیشتین مەکتەبی سیاسی یەکگرتوو چوونە لای مامۆستا عەلی باپیر لە کۆمەڵ مەکتەبی سیاسی بڵین حیزبی سۆشیالیستی کوردستان هەموو حیزبەکان چوین دانیشتمان لەگەڵاکردن هەر هەمویان کاکنۆشینەوە مستەفای لێ دەرچێ هەر هەمویان وتیان لە 100 پشتگیری دەکەین ئەما بێ کاکنۆشینەوە مستەفا کە لە کاتی دانیشتنەکەیە وتی کاک سامان من بۆ مەشروعێکی وە لەوە دەسی پێکەوتی کاتی دەژور و ئێستا چی بینی میشتمەڵا کە هاتی نەژوورەوە دوو سیار وەستا بۆ مە ڕقەمەکانیان بوو چکە پۆلیس ئێرە سێری ڕقەمەکەیت وتم مە ڕقەمەکانیان و کە هاتین کوڕێکی گەنج هاو بە خێراتنی کردین لە مەسعادەکە بینیم دەمانچەیەکی بەڕووتی کردو بێ وتی نان ئەوانە نەشت چیکە و بینی وتمەڵا دوو پۆلیسیشم بینی لە دەرەوە وتی دەمن کاک سامان بەستم ئەوەیە من زۆر بڕوان بە پۆلیسەیە زۆر بڕوان بە سیستەم هەیە لە وڵاتەیە دروست بێت بۆیە من وەکو نەوشیروان مستەفا بزوتنەوەکەم لە پەرلەمان لە حکومەت ئەو کاتە لە حکومەت و لە پەرلەمانە تاسەوە نیە دروستە بوو بە هەموو شێوەیەک بە مطلقی پشتگیری دەکەم ئەم شتە دروستکەن بەس یەک داوام هەیە ئەبێ ئێوە خۆتان سەرپەرشتی بکەن تا بە تەواوەتیەکەوێتە سەر قاچی خۆی چکە ئەمە نەکەن پارتی یەکێتی ئەیدزنەوەیکەن بەهی خۆیان
نایەڵن سەر بکەن. نایەڵم منیشتم کاک نەوشیان مستەفا ئێمە ئیتفاقمان کردووە ئەم شتە ئێمە بۆ ماوەی 15 ساڵ سەرپەرشتیار یەکەین زانیاری زۆرێک نە وڵاتە خەڵک لێرەوە بین بۆ ئەوێ لەوێنین بۆ ئێرە لەوەیان زۆر دڵنیا بە ئێمە تەنیا پێویستمە بە پشتگیری جەنابە وەکو بزوتنەوە وەکو حیزبێک و کەسێکی سیاسی هەیە دوای ڕووی کردە من وتی کاک سامان وتم بەڵێ هەر بەم مستەڵەحەوتی تو شەرەف بڕوا بۆ هەیە پارتویەکێتی بێڵم ئەم شتە دروستکەی منیش وەڵامەکەم بەڵێ بوو چکەوتم کاک نووشیان من بڕوان بەوەی لە ناو پارتویەکێتیە خەڵکی وەکو جەنابەت هەن کە بڕوایان بە پۆلیس و بە دڵسۆزی ڕاستە خەڵکیش هەیە لەوانەیە حەزی لەمە نەبێ و کاکەریم سنجاریش پێی گوتبووی کە پشتیوانی دەکات کاکەریم سنجاری نەکرد پشتیوانی ئەو پێی گوتینتی حەزەکەم حیزبەکانی کەش دانیشن بۆی ئەمە هەرشتی وەزارەتی ناوخۆ نەبێت چکە ئەو بڕوای مطلقی بۆ هەبوو کە کەریم سنجاری کە ئەم شتە داهاتووی کوردستانە ئەی بۆ نەکراوە من ئێستاوم پێسێ کێشەکە هەموو پشتیوانی هەبوو بێت چۆن نەکرێت کێشەکە لەوەیە ئەم هەموو شتەکە بوو ئەم هەموو پشتیوانی هەبوو هاتە سەرەوەی وتیان یەک کێشە هەیە کێشەکە ئەوەیە کە ئەبێ ئەمە یاسایەکی بۆ دابنەوەی لەسەری بنەمای یاسایەک بێت هەستان ئێمە لە هۆڵەندا و لیژنێکمان پێکەێنا یاسایەکمان لەگەڵ وەزارەتی ناوخۆکە ئەو کاتە جەنابی کاک حاکم تاریخ و لیوە عەبدوڵڵاومانە کۆمیسییان پێکەنابوو لەگەڵەوەی ئێمەیە پرۆژە یاسایەکی زۆر جوانمان نووسیوە لەسەر ئەو بنەمایانەی کە لە ئەوروپا ئیشی پێکرێت لە کوردستان ئیشی پێکرێت ئەم یاسایە لە مانگی نۆی 2013 جەنابی کاکەریم سنجاری ئیمزای کرد یاساکە چۆتە ئەنجومەنی وەزیران لای کاگنێچیر وان بەرزانی و کاتە بڵێن کە سەرۆکی حکومت بوو کە گوایە ئەمان لەوێ تەماشای بکەن بچێتە پەرلەمان ئێمە لە پەرلەمان چوین لای هەموو فراکسیۆنەکان هەمویان وتیان ئێمە زۆر خۆشحاڵ دەبین بەس بێتە ئێرە بە ماوەشی زۆر کەم خوێنەوەی یەکەمە دووەم بۆ یەکەین و ئەیچسپێن و ئێوە دەستکەن بە ئیشکردن کەواتەوە ئەو ماوەیە بۆ کە شەڕی داعشی بەسەرداهات و حکوومەت و هەمووی خەریکی شەڕەکە بوو زۆر ڕاست ئێستا کە شەڕەکە نەماوە هیچ ئەپدەیتێکی تازە کێشەکە لەمە لێرەوە دەستپێکە کاکەم ئەو کاتە ئێمە وەزارەتی ناوخۆکە لەوە تێگەین لە هۆڵەندا وتیان شەڕی داعش دەستی پێکردو و لەم کاتەیە قورسەوەمانە وەلو لە ڕووی مادیۆمانەوە ئێمە هیچ ئیشمان بۆوان نەبوو یعنیەوە نییە بڵێ وەڵا پارە لە سەریانەکە و بەس لە ڕووی سیاسیەوە لەوە تێگەشتین ترسیەوەیان هەبووتیان سندیکا دروست بێت و خەڵک مزاهرەوە لەو ئێمە سندیکا دروستەکەین بۆی هاوکاری وەزارەتی ناوخۆ بێ بۆ خزمەتکردنی وڵاتە بەڵام لە هەمان کاتیشا لەوە تێگەشتین کە ترسیەوەیان هەیە بۆیە بە ئێمە یان و دووتیان باشتەکە بۆستێنین هەتاکو شەڕی داعش تەواو بێت ئێستا شەڕی داعش تەواو بووە من تەنیا لە ساڵ و 2 ساڵی ڕابردووە هەر جار پەیوەندیم بە وەزارەتی ناوخۆ کردووە یعنی بە تایبەتی بە جەنابی بەڕێوەبەری بڵێن مدیر عامی وەزارەتی ناوخۆ کردووە ئەوە شەڕ تەواو بوو ئێمە هۆڵەندا ئەو ئامادەین دەست پێ بکەینەوە بەڵام وەڵام نییە کێشەکە لەوەیە کە من ئەگەر زۆر بە سەراحەتم قسەیەکەم لە لای من و لای هۆڵندیەکانی شەو من کابرایەکی کوردم یعنی ئەگەر هەچ خزمەتێ لە هەر شوێنێکا بێ یەکەم چکۆ کەسانی کە ئێستا باسێکم هەمویان خەڵکی بەڕێز و دڵسۆز و خۆشەویستم من بە هیچ شێوەیەک دڵنیم لەوەی کە ئەمان حەز لە ئیشی باش بکەن بەڵام من بەڕاستی لە یەک شت تێناگەم تۆ گەشتێکی وا هەبێ وڵاتێکی وا بێ هاوکاری بکە لەسەر لەو بوارەیە هەمووی بڵێ بڵێ چکە هۆڵندیەکان لەوە تێناگەن ئەڵێ یەک کەسمان نەبینیوە بڵێ نەخێر یعنی کە نابێ یعنی زۆر طبیعی ئێستا تەلەفۆنی ئیمێڵی بنێ بڵێن کاکە ئێمە حەزمان لە شتیوانیە نایکەین لەبەر هەر هۆیەک بێت بۆی واز بێنی Liefste, we bist hinne, ik wil dich zien en ik wil dich voelen. Mis dien stimme, my dien mooi eigen, kist du mij zien ook. من ماوەی 18 ساڵە هاوژینم هۆڵندیە ژیانێکی بەختەوەرمان پێکەوە ناوە و خاوەنی دوو کچین بە ناوی ڕاژان و ئاروین لەم ماڵەیە دەژین کە پێکمان هێناوە لە بەشێکی کوردی و بەشێکی هۆڵندی بەداخەوە بە حکمی ئیشەکەم ناتوانم بڵێن هەموو شتێکتان لە ماڵەکە پیشان بم ئەوە بە دڵنیایی بۆ کچەکانی شەرمایە کە ناتوانم بڵێ پیشان بم بەڵام بە خێراتنتانەکەم بۆ ماڵە هیوادارم وەک ماڵی خۆتان بیبین.